لە یاریەکانی هەفتەی هەژدەی خولی نایەبی تۆپیپەی کوردستان یانەی سۆران میوانداری یانەی سەید سادقی کرد. هەر لە سەرەتای یاریەکەوە یاریزانانی یانەی سۆران باشتر دەرکەوتن با مەبەستی بەدەستهێنانی سێ خاڵی یاریەکە. یاریزانانی سۆران چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ و لە خولەکی 39 یاریزان هاوگار سعدی بە لێدانی گۆڵی پێشکەوتنی بۆ سۆران تۆمار کرد و گێمی یەکەم بەو گۆڵا کۆتا هات. لە گەمی دووەم لە یەکەم هێرشەوە یاریزان کاروان باپیر گۆڵی دومی بۆ سۆران تۆمار کرد و یاریزانانی سەید سادق دوای ئەو دوو گۆڵا چەند جارێک هەوڵیان بۆ تۆمارکردنی گۆڵدا، بەڵام بەرگریکارانی سۆران توانیان پارێزگاری لەو دوو گۆڵە بکەن. یاریزانانی سۆرانیش دەرفەتی زیاتریان هەبوو بۆ گۆڵی سێم لە خولەشی 85 یاریزان ئەحمەد سەلام گۆڵی سێمی بۆ سۆران تۆمار کرد و لە کۆتا خولەکەکانی یاری ناوبژیوان لێدانێکی سزای بۆ سەید سادق هەژمار کرد. یاریزان هاوکار جەمال یەکەم گۆڵی سەید سادقی تۆمار کرد. یاریەکە لە سوودی سۆران بە ئەنجامی سێ گۆڵ بەرامبەر بە گۆڵێک کۆتا هات. پیرۆزە لە خۆمان و هاندەرانمان بەڕاستی برنەوەیەکی زۆر بەرهەمدار بوو بۆ ئێمە، برنەوەیەک بە زۆر پێویستمان پێ بوو بۆ باشترکردنی ڕیزبەندی خۆمان لە ڕووی دەرونیەوە. کاریگەریکی زۆر باشی دەبی بۆ تیپەکەمان، دافعێکی زۆر باش ئەبێ بۆ قۆناغەکانی داهاتووی ئەم خولە. بێگومان ئەمە قۆناغی یەکەمیش ئامانزمان ئەوە بوو، یعنی نزیک بین لە ڕکابەری، بەڵام تیپەکەم تووشی سەنگرفتێکی زۆر گەورە بوو. وای کردکەوە تیپەکە بە شێوەی پێویست بەدیار نەکەوێت، چەند ئەنجامی خراپمان بە تۆمار کرد. بەڵام خۆشبەختانە ئێمە دەنێوان قۆناغەکان بەرنامەی باشمان هەبوو بە وەکو گوتم پاڵپشتی دەستەی کارژێڕی و هەروەها ئەو پاڵپشتێ مادێکەوە ئیدارەی مەحالی پێشکەشیانەکە ئەکات جێگای دەستخۆشیە. ئەوانە هەموو وای کرد کە ئێمە بتوانێت تیپێکی تۆکمە دروست بکەین و ئینشاءڵڵا ڕکابەری بکەین. بەو سەرکەوتنەی یانەی سۆران کۆی خاڵەکانی بۆ 24 خاڵ بەرز کردەوە. لە یاری داهاتوو یانەکە دەبێتە میوانی یانەی پێشمەرگەی هەولێر. سەید سادقیش خاوەنی 21 خاڵە و میوانداری یانەی شێروانە دەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.